یەکەم هەنگاو بۆ دەرهێنانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان لە ژێر دەستی دەسەڵات لە بەغداوە دەستی پێکرد. داواکاریەکی بەغدا کۆمپانیاکانی هەرێم نیگەران دەکات و پێشنیارێکی نوێژ بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت ئاشکرا بوو. کۆمیسیۆن دەرگای خۆتۆمارکردنی بۆ هەڵبژاردن کردەوە و ستاندەریش زانیاری لەبارەی دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن ئاشکرا دەکات. سڵاوتان نەبێ لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بە نووسراوێکی فەرمی کە ڕێکەوتی پێنجی حوزەیرانی بەسەرەوەیە داوای لە وەزارەتەکانی پێشمەرگە و ناوخۆ کردووە لیستی موچەی هێزە سەربازی و ئەمنیەکان و یەکەکانی 78 ئامادە بکەن و ناویسیانی و موچەی بنەڕەتی و تەواوی دەرماڵە و لێبڕینەکانیان دەستنیشان بکەن و ڕەوانەی دیوانی چاودێری دارایی هەرێم و بەڕێوەبەرایەتی گشتی ژمێرکاری لە وەزارەتی دارایی و ئابووری بکەن بۆ ئەوەی وربینی تێدا بکرێت. دەسەڵات بۆ شاردنەوەی ناوە وەهمی و گەندەڵیەکانی ناو لیستی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان ویستی بەغدا ڕازی بکات بە کۆد موچەی هێزە ئەمنیەکان بنێرێت، بەڵام ئەوەی کە زیاتر لە 10 ساڵا وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم پێی نەکرا بەغدا بەسەر دەسەڵاتی سەپان پێدەچێت لە داهاتوودا سازشی گەورەتریان پێ بکات و لە کۆتاییدا ئەو هێزانە لەژێر دەستی حیزبەکانی دەسەڵات دەربهێنرێت. سبەی یەکشەممە کۆبوونەوەی سێقۆڵی لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیای نەوتیەکان لە بەغدا بۆ تاوتوێکردنی پرسی هەناردەکردنەوەی نەوتی کوردستان لە ڕێگەی بۆریەوە بەڕێوە دەچێت. بەرپرسێکی باڵای کۆمپانیایەکی نەوتی لە هەرێمی کوردستان لەبارەی کۆبوونەوەکە ڕایگەیاند وەزارەتی نەوتی عێراق مەرجێکی بۆ بەشداری ئێمە لە کۆبوونەوەکەدا داناوە، داوای لێمان کردووە کۆپیەکی گرێبەستەکانمان لە کۆبوونەوەکە بخەینە ڕوو. کۆمپانیا بەرهەمهێنەرەکانی نەوت لە هەرێم دوای جێگیرکردنی تێچووی دەرهێنانی نەوت لە یاسای بودجە نوێت پێشنیارێکی نوێ بۆ بەغدا بکەن و لە بڕی نزیکەی 400,000 بەرمیل ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت هەناردە بکەن. جێی باسا کۆبوونەوەکە دوای ساڵێک و 2 مانگ لە ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جیهان دێت. باگوێرەی ئەو زانیاریانەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئاشکرای کردووە بۆ بەشداریکردنی هەموو لایەنەکان لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ 8/6/2024 دەرگای خۆتۆمارکردن بۆ هاوپەیمانێتی پارت و کاندیدە سەربەخۆکان و کاندیدی پێکاتەکان دەکرێتەوە. کۆمیسیۆن ئاماژەی بەوەش کردووە ڕۆسەکە بۆ ماوەی 6 ڕۆژ لە ئەمڕۆوە تاوەکو کۆتایی دەوامی پێنجشەممە 13 حوزەیرانی 2024 بەردەوام دەبێت. سەرچاوێک لە سەرۆکاتی هەرێم لەم بارەوە ڕایگەیاند پێدەچێت پێش دەژن ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری بکرێت. سەرچاوەکە وتیشی هەنێ گرفتی تەکنیکی ماوە و سەرۆکایەتی هەرێم دەیەوێت زیاتر بەرچاوی ڕوون بێتەوە بۆیە تا ئێستا ڕۆژی هەڵبژاردننی دیاری نەکردووە. ستاندەر نیوزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.